لەلایەن شێوەکارێکی دەستڕەنگین وەکێک لەو خاتونانی کە بگومان ساڵانێکی زۆرە جێپەنجەی هەیە لە نێو هوەری کوردی و بەتایبەتیش هوەری شێوەکاریە و بێگومانێکێکە لەو خاتونانەی کە لە ساڵی 1992 تاوەکو ئێستا بە بەردەوامی توانیوێتی تەنها بخۆی 15 پێشانگای تایبەت بکاتەوە و زیاتر لە 69 پێشانگای هاوبەشتیایە بگومان لە ناوخۆ دەرەوەی هەرێمی کوردستانیش بەشداری تیا بکات. بگومان ئەو خاتونە خاتوو چیمەن ئیسماعیل ڕەشانە کە بەڕێزیان شێوەکارم ئێوارەی گفتوگۆکەین لەسەر نوێترین پێشانگای شێوەکاریان کە لە ئێستاە لا نێو ئەم نەسوورەکە لە شاری سلێمانی کراوەتەوە. خاتوو چیمەنیان زۆر بەخێر سلااو لێبێ ئەم کاتێک باش بێ. بگومان ساڵانێکی زۆرە بەڕێستان کار لە هونەری شێوەکاریە ئەکەن و ئەزمونێکی زۆر زۆرتان تێپەڕانەوە، بەڵام ئەوەی کە هەمیشە نێو کارەکانی تۆ ئەبینرێت ڕنگ گۆڵ تایبەتمەندێکی زۆر جیاواز لە کارەکانی تۆیە کە هەمیشە کە سێری تابلۆکان دەکرێت ئەزانەوە کە ئەمە تاوێ خاتوو چیمەنە. طبعاً پێشێکی سوپاسدانەکەم زۆر بەخێر بێ. بێگومان گوڵ لە لای من مانایەکی ڕوحی هەیە بێژگە لەوەی کە سمبولێکە بۆ خۆشەویستی. تا ئێستا سێ پێشانگای تایبەتیم کردوتەوە لە ئەو شانزە طبعاً بەم پێشانگایەوە شانزامین پێشانگایە سێ پێشانگای تایبەتیم کردوتەوە تایبەت بۆ بە گوڵ جیاب بۆ لە کارەکانی کەم لە پشت هەر پێشانگایەکەوە پەیامێکم هەیە هۆیەک هەبووە. مەسەر لە پێشانگای یەکەمم کە ساڵی 2000 بوو ئەو کاتە شەڕی براکوژی بوو، تازە پرۆژەی خوایەوەتەن ئاواکردم تەواو کردبوو، چاوەڕێی ئەشتەوانیمانە کرد. لەو چاوەڕوانیەیە گەڕام بە دوای شتێک هەست بە ئارامی بکەم. بەڕاستی شەوێکیان حسین هاتەوانێت چەپکێ گوڵی بۆ هێنا بووم یەکسەر بوو بە شتێک لەلام کە بەڵێ کە ئەمە ئارامیەکمەیاتێ بێ ئەم گوڵا بکەم بە تابلۆ. لە پێشانگای دووهەمە 2014 طبعاً دوای کۆچی دوای هاوڕێ و هاوسەرە مەسەی مسری سپاس دەکەم. طبعاً کەسانێکی زۆر لە خزم و کەسوکار خزمی حسین دراوسێ مامۆستاکان خەڵک بینەر خۆشەویستێکی زۆر زۆریان نامێ یعنی بۆ ئەوەی کە من بوەستمەوە یاروی کوڕم یعنی هەستم کرد من زۆر بچووکم باشە ئەبێ من چی بکەم یعنی وەڵامی ئەم خۆشەویستیە گەورەی ئەمان بمەوە. دەستم کرد بە تابلۆی گۆڵ لە پێشانگایەکان ماییشم کرد وتم تەنها ئەمەم لە دەسەڵاتایە کە سوپاس گوزارتان بم. ئەم پێشانگایش بەڕاستی هەموو کات ئەڵێم ئێمەنەوەی جەنگین من لە جەنگا لە دایک بووم لە جەنگا مناڵیم بردەسەر ئەوە پیریش بووم هەر لە جەنگای جەنگی ئێستا کە جەنگێکە جیاوازە جەنگی داڕمانی بەهاکانە جەنگی داڕمانی ئابوووریە کۆمەڵایەتیە. بەڵام ئەو جەنگانی پێشووتر کە هەنێکی بەسەرمان سەپێنراوە وەکو چەسانەوەی نەتەوایەتی مەسەل ئەو کارەساتانی بەسەرمان هاتووە کارەساتی هەڵەبجەیە ئەنفالە شنگالە ئەمانە هەر هەمووی کایەکی پانتایەکی زۆریان داگیر کردووە لە خەیاڵ و کارەکان ماو بە بەردەوامی یعنی هەنێ جار ئەمەوێ دوورکەمەوە ناتوانم چکە ئەمە ئتر مێژوەکەی منە ینی ناتوانم لی دەرباز بم. ئەو کارانە ئەەکەم زۆر کات هەست بەنا ئارامیەکەم ئەنی زۆر کات کە تابلۆکە تەواوەکەم دەستەکەم بە گریان ئەڵێم ئەو کارە ساتەمان بەسەر هاتووە بۆیە پێویستم بە کەمێک ئارامیە بۆی خۆم ئەبدەیت کەمەوانێ لەو وزە سلبیە لەو ئازار بەخشە لەو خەمۆکیە تابلۆی گوڵەکەم تر ئەم جارە حەزیاری ئەوە بکەم بگومان وەکو خۆت ئاماژت پێکرد سێ لە تابلۆ هەرە تایبەتەکانی تۆ بەس تایبەت بوون بەکڵ و لە ماوەی بڵێن 20 ساڵ نزیکەی 22 ساڵی جیاوازە کارەکانە کردووە. گوڵەکان چ جیاوازێکیان لە چاوی تۆیا دروست کردووە جیاوازیەکیانە یاخۆت هەر هەمان گوڵی ئەم 20 ساڵە هەماشتن بەڵام بە شێوازی جیاوازی خۆت ئەی نەخشێنیتەوە. بڵێ طبعاً منش خۆشم ئێستاکە ینی بیری لێ یەکەمەوە ئایا پەیوەندیم چۆن بۆ لە گوڵەکانە لێ یەکەم جارە بەڕاستی هەستمە کرد مناڵێکم و گوڵە بینم لە پێشانگای دووهەمە ئەویش کە 34 تابلۆی گوڵ بوو هەستمە کرد زۆر بچووکم کە سەیری گوڵەکانمە کرد و یعنی دنیا بینینی ئەو کاتەم بۆ گوڵەکان زۆر جار لە مقابلەیەکی شاباسم کردوتم هەستەکەم ئەڵی مێرولەیەکم و لە بینی گەڵاکانەوە سەیری گوڵەکەم. لەم پێشانگایە هەستەکەم لە ئاستی خۆمان لە ئاستی باوەشمان یعنی ئەتوانم باوەشیان پێوە بکەم.
ئیلهامی گوڵەکان چۆنن بۆ تۆ؟ گوڵەکان ناڵێم ئیلهامێکی زۆر جوانم ئەیەنێ، هەرامیەکمێنێ، هێمنیەکمێنێ بۆ ئێستامە بەستم بۆ دوای پێشانگە بۆ ئێستا بەڵێ ئارامێکی زۆریان ناومەتێ. ئێستا هەستە کەمەڵی هاوڕێ من کە ئیشی گوڵەکەم هەستە کەمەڵی هاوڕێ من کەسێکی نزیک من یعنی ئەوەنە نزیک بوومەتەوە لێیان. یەک بابەت هەیە چیمەخان ئەمە لەگەڵ تۆ لەبەرەوەی یەکێکی لەو خاتونانەی کە بێگومان شێوەکارێکی دیاریت لە نێو دنیای هوەری شەوەکاری بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان و لە دەریشەوەیە. زۆر کات بۆ ئەم سەردەمەی ئێستا گرفتی ئەوە هەیە کە ئەڵێن بینەر زۆر جار هەیە لە نێو پێشانگاکانە تەنها بە هاوڕێیەتی بە خزمایەتی لەوانەیە یەک دوو ڕۆژی یەکەم کەمێک خەڵک بچێت بۆ سەردانی کارەکان و دواتر هەستەکەنم بابەتە کاڵ بۆتەوە وەکو ساڵی هەشتاکان و بە بڵێن هەفتاکان و نەوەتەکان کەمترە ئێستا بینەری کارە شێوەکاریەکان. بەس هەستەکەم خاتوچیمەن ئەم بابەت لەم بابەتەیە گرفتی نییە. هۆکاری ئەمە چییە؟ بێگومان کارەکان بەلای خۆی و تایبەتمەندی خۆشیان هەیە. بەڕاستی من قەرزاری بینەرەکانمم هەر لە سەرەتای کارکردنمەوە کە 16 ساڵ بووم یەکەم پێشنگای هاوبەشیم لەگەڵ هونەرمەند جەزابەکر کردوێتەوە. هەتا ئەم ساتە هەمیشە بینەرێکی زۆر زۆر تایبەت و بەڕێزم هەبووە. یعنی بڕواکەیت دوو ڕۆژە ئەوەنە چۆنەڵەی گوڵبارانی وشە کراوم، گوڵبارانی ئەم هەموو گوڵە کراوم کە بۆیان هێناوم. هەستەکەم سەبەبەکەی ئەو فەلسەفەیە کە قەناعەتم پێ ئەڵێم یەکەم خۆشەویستی، دووهەم خۆشەویستی، سێم خۆشەویستی بۆ هەموو بینەرەکانت، بۆ هەموو کەسەکان بێگومان دەرەنجامێکی جوانی ئەبێ. منیش یعنی ئەم دوو ڕۆژە هەستەکەم ئەو دەرەنجامم دیوە بەڕاستی من قەرزاری بینەرەکانم سپاسیانەکەم. مان بەخۆش حالەوە کۆیکەی بینین بینەرێکی زۆر لەنەوە پێشانگاکەی تۆیە بوونیان هەیە ئەمە جێی خۆشحاڵیە و جێی سەرکەوتنی بەردەوامی کارەکانی تۆیە لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردووە کە کارت کردووە خاتوچیمەن. کە سێری کارەکانی شەکەی دڵ وە کۆڵەن دڵا کاتەوە هەم لە ڕەنگەکان کاری لەسەرەکەی خاتوچیمەن. ڕەنگەکان تەبعاً من زوربەی گوڵەکان لە ماڵەوە باخێکی زۆر بچووکم هەیە گوڵەکانم کەڕوانوە ئیتر بەیناوبین کە گوڵەکەن ئەهێنم لێ یەکەمەوە یکەم بە گوڵ تەبعاً تەنسیقی تایبەتیت هەیە بۆ ڕەنەکان کە بەکاری هێنی ڕەنە ساردەکانە گەرمەکانە ڕەنە بڵێن بێلایەنەکانە ئەو باگراوندە چۆن لەگەڵ یادا ئەنێیت. وردە ورداچینە نزیکە بینەوە لە وەرزی بەهار لەگەڵ سروشت و کارکردن لەگەڵ سروشتا بینت چۆنە؟ بۆ نمونە زۆر کاتێمی کەی بینم لەوانەیە زۆرینی کارەکان بیر و هزری خۆت بێ گوڵەکان ئەنەخشێنی بەس دواتر کارکردن لە نێو سروشتی شامە تا چەند چێژ بە تۆ بەخشە و تا چەند گوڵەکان سروشتی ترە بن لەلای تۆ. وەڵاهی نازانم کەمە تەجروبەکەم کە چوو بێتمە سروشتەوانێ و وێنم کێشابێ یان تەجروبەیەکی زۆر کەمم هەیە کە هەنێ گوڵی ناو باخەکە کە لە ناو باخەکەیە بنکردە بێتم. ینی بەڕاستی ناتوانم باسی بکەم لەبەرەوەی تەجروبەکەم لەو بوارەیە لە سروشتا کەمە و ئەمقێکی تەواوی ڕۆحیم نییە لەگەڵیانە. باشە کەوایە بابەتێکی گرنگی تریش کە زۆر هەیە گرفتی بە بازارکردنی تابلۆیە و وەبدام زۆرێک لە هاوڕێ و هاوپیشەکانی تۆش ئەو گرفتیان هەیە زۆر جار ئاماژە بۆ کراوەکە پێویستە کات ئەو بابەتە گرنگی پێ بدرێت شوێنێکی تایبەت هەبێ بۆەوەی لانی کەم هیچ نەبێت لە پێشانگایکی لەم شێوەیە بەشێک لە تابلۆکان بفرۆشێت بۆ نمونە خاتوچیمەن بتوانێت بەداهاتی ئەو تابلۆی بتوانێت کاری ئایندەتری خۆی پێ بکاتەوە. ئەمە چۆن ئەبینی خاتوچیمەن؟ بەڕاستیەوە گرفتی هەر هەموو هونەرمەندانە ئێمە ئێستا منم پێشانگایە ینی تەسەوەر کە تۆ ئەو هەموو کارە هوەریم کردووە تەبعانەمە هەموو مەوادە کە تۆ ئەیکڕی سپۆنسەرێکمان نییە ینی بەڕاستی هونەرمەند زۆر کات ئەبێ خۆی بچوو کاتەوانێ هەتاکو سپۆنسەرێکە دۆزیێتەوانێ منیش هەستم کرد یعنی گوناحە ئەو مێژوە هوەریم هەیە بە دوای سپۆنسەرێکا بگەڕێم و دوایی بڵێ هاانی ئەو 500,000 یعنی بەڕاستی بۆ پێشانگایەکی وە هیچت بۆ ناگرێت. دوای ئەوە تەنها مەسەلەن تەنها بۆ نییە کاری ئایندێ بکە ئیتۆ ئەم کارانە کە کردوتە ینی هەنێ جار تۆ زەختێکی مادی خۆت لەسەر خۆت و خێزانەکە دروست دەکەی بۆی ئەو بەردەوامیت هەبێت. اینجا ئەم بە بازارکردنە کێشەیەکی گەورەی هەمومانە خەمێکە یعنی هیوادارین یعنی لایەنێک هەبێت
یعنی گرنگی بۆ خاڵە بدات بۆ ئەوەی کە جارێکی کە هونەرمەندان بەها بگەڕێتەوە بۆ کارە هونەریەکانیان چونکە ئەو بازارکردنە خۆی بەهایەکە بۆ کارە هونەریەکانمان. زۆر جار ئەڵێن کاری هونەرمەندانی بە بڵێن هەر وڵاتێک گرنگترە لەوانەی کە هاورداکرێت. ئەم بابەتە تا چەند لە لای تۆ کاریگەرە وە بڵین لانی کەم بەشێک لە کارەکانی خاتوچیمەن کە لە پێشانگایەکی لەم شێوەیەت لە شوێنە گشتیەکانە نمایش بکرێت بۆ نمونە نەخۆشخانەکانە فەرمانگە حکوومیەکانە ئەمە هیچ کات ینی پێشنیار کراوە یاخود زۆر دەمێکە پێشنیار کراوە نەک من هەموو هونەرمەندان یعنی کۆڕی لەسەر کراوە کە ئێمە داوا کراوە لە وەزارەتی گەشت و گوزار بە تایبەتی یعنی مۆڵەت نەیە بە ئوتێلەکان بە چێشخانەکان کە ئەبێ لەو بەشی بندیانە بەندێکی تیا بێ کە تابلوی هونەرمەندی خۆماڵی هەڵبواسیانی ماقول نییە تۆچی بۆ وڵاتێکی کە ئەزربایجان کە جێگایەکی بچووکە چیتە ئوتێلەکە ئوتێلەکە مەسەلاً خزمەت گوزاریەکانی زۆر زعیفە بەڵام چیتە ژوورەکان سیرەکەی تابلوی هونەرمەندی شارەکەی خۆی تێ هەڵواسراوە بەڵام بەداخەوە هەتا ئێستا لە لای ئێمە ئەو خاڵە ڕەچاو نەکراوە ئەو ئاوڕە گرنگە لە هونەرمەند نەیراوەتەوانێ. خاچیمە لە دوای تەوابوونی هەر پێشانگایەکەوە کارەکان چی لە یەکەیت؟ ڕەنە تۆ بەزێ بەختەوەریەکەم هەبێ هەنێ تابلۆم ئەفرۆشرێت ئەوانی کە شانی ئەوەیەکە هاستانەکەم ئیترەوانی کێ بمەوە ماڵەوانێ باشە زۆر جار هەیە خواست لەسەر تابلۆیەک لەلایەن چەند کەسێکەوە بێ خاچیمە لەو کاتانەیە شێوەکار ئەبێت چی بک بۆ نمونە ئەکرێت کۆپێکی دروست بکرێتەوە یاخود ناکرێتەوە کە زۆر جار هەیە گەر خواست لەسەری زۆر بێ بێگومان داواکارێکەش زۆرەوە. نکتەیەکی زۆر خۆشەیە لەسەر منە گەرمە طبعاً 2000 کە پێشانگاکەم کردوانێ یەکێ بووم لەوانە کە تابلۆکانم بەڕاستی وەکو یعنی تە بەشێکن لە ڕۆحم یعنی فکرەی فرۆشتنم هەر نەبوو ئەمود نابێ بفرۆشرێت کە ماڕزی گوڵەکەم کردوانێ طبعاً زۆربەی کەس کە هاتبوون دوای چوونە لای هەرموت بۆ فرۆشتنیە چوو بوونە لای خۆشەویست و ئەزیزم دادەهێرۆخان گلەیان کردبوو تویان یعنی ئەمە چێ تامیمانەیە ئەم تابلۆیانی عرض کردو کەچی ناشی فرۆشێ یەکێک پێی وتبوو توبی دەبا دوو نوسخە بکات نوسخەیەکی بفرۆشێتەوەیەکیشی بۆ ئەشێ زۆر هونەرمەند هەیە کە لە هەموو وڵاتان هەیە کە دوو نوسخە کاریەکە بەڵام بۆ کاری من چونکە من کارکردنەکەم لە ئاستێکی حسی زۆرایە پەیوەستە بەو کاتەکە ئیشی تیاکەم بۆ خۆم هیچ کارێکی هونەری خۆم ناتوانم دووبارەکەمەوانێ یعنی ئەمە گرفتەکەمە ئیتر لەو کاتەوە باشە تۆزێ و قەنەعەتم کردووە شێوازی تایبەتی خۆشە دیانی لەسەر تابلۆکە کەدا ئەنەی دواتر بێگومان هەستی ئەو کاتێ ینی جارێکی تر دووبارە نابێت نەخێر هەموو گوڵەکانم ئەگەر سەیری بکەیت یعنی ڕاستە ستایلی چیمەنە بەڵام شێوازی دانانەکەی و بەکارهێنانی فڵچە و دانانی ڕەنەکان لە تابلۆیەکی کە جیاوازە بۆ لەبەرەوەی پەیوەستم بە ئەو ساتە نەفسی کە کارەکەی تیا ئەەکەم کە شخصێتی گوڵەکەی تیا ئەبینم. باشە پێشانگە هاوبەشەکان چۆن ئەبینیتەوە بۆ نمونە خانمانی بواری شێوەکاری لەوانەیە بڵێن هەن بەڵام کەمن و تەجروبەی ئێوەش یاخۆ بڵێن ئەزمموی ئێوەش بۆ هونەرمەندانی تازە پێگەیشت و زۆر گرنگە ئەگەر بڵین بیرۆکەی لەو شێوەیە هەبێت تا چەند خاتوچیمەن پاڵپشتە بۆ ئەوەی کە بەشێک لە هونەرمەندە لاوە نوێیەکان گەنجەکان سوود لە ئەزمموی تۆ وەرگرن و شان بەشانی کارەکانی تۆ ئەنج لە پێشانگایگە کارەکانیان نمایش بکەن. پشگیری من بۆ هەموو گەنجان یەکەم تەبان لەبەرەوەی کە من مامۆستای پەیمانگای هونەرە جوانەکانم بەڕاستی تەلەبەکانم بەشێکن لە ڕۆحم دووش پشگیریم بۆ گەنجان حزور مەکە لەو پێشانگایانەیە ئامادەگیم هەیە پشگیریانەکەم پشگیری پرۆژەکانیانەکەم طبعاەوە لە حدودی منایە کە معنەویەن ئەتوانم پشگیری کارەکانیان بکەم. دەستخۆش خاچیمەن ئەگەر بڵێم پێشانگای داهاتووتر بیرۆکەکە جیاوازترە بێت لە گوڵ یاخود ئەم جارش شێوازێکی تر ئەبێت بەڵام هەر گوڵەوە بیێرم بێڵم
من طبعا بەبەردەوامی خەریکی کارکردنم هوەر نەک ئاگاداری ئەوم بۆی ئەو پرسیارەکەم خاتوچیمان نەک بڵێم بەشێکە لە ژیانم هەر ژیانم بۆتە هوەر طبعاً بڕوا بکە 3 پرۆژەی تەواوم ئامادەیە بۆ نمایشکردن بەڵام ئەبێ تەخیری بکەم یعنی بکەوێتە ماوەیەکی زۆری بین بێ لەگەڵ ئەم پێشانگای گوڵاما چکە بابەتەکانی زۆر جیایە لەم پێشانگایە بۆ هیوایم هەمیشە بەردەوام بیت و هەمیشە پێشانگاکانت ئەوە پڕبینەر و ئەوە پڕ خەڵکی جوان و پڕکەسایەتی جوان بێت و هەمیشە فڵچە و دەستی خۆت بەردەوام بێ خاتوچی من زۆر خۆشحاڵ بووم لەم بەشەی پرۆگرام لەگەڵ مابووی هەرچێکت ماوە فەرموو من زۆر سوپاسی کورسات و میوانداریەکە یەکەم کە دوێنێ لە لایفیشا لەگەڵ مابوون بەڕاستی 2 ڕۆژە زۆر سپاسی هەموو کەناڵاکەم کە هاتوون بوونەتە ئەرکیان کێشا و هاتوونەتە پێشانگاکە سوپاسی ئەو بینەرانەمەکەم کە 2 ڕۆژە چۆنەڵەی وشەباران و گوڵبارانیان کردوم یعنی زۆر سوپاسیانەکەم زۆر خۆشحاڵ بووم سوپاس بۆ بەڕێز خاتوچی من ئیسماعیل ڕەشان شێوەکار کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان بووی دووبارە بەخێر بێت